سەوسان ئێستا ئێمە لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانین ئەمڕۆ شانۆیی میوانێکی دوور کە لە نووسینی نووسری گەورەی کورد بەختیار عەلیە لێرە نمایش دەکرێت ئەم کارە شانۆیە لەلایەن ڕاویار نەوزاتەوە کاری دەرهێنانی بۆ کراوە و لەلایەن باهۆز نەسرەدینەوە کاری بەرهەمهێنانی بۆ کراوە لێرە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز محەممەد سلێمان دەکەین کە بەڕێزیان سافی بەرهەمهێنانی ئەم کارە شانوویەن کاک محەممەد سواز بۆ ئامادەبوونی بەڕێزە هەمیشە لە کارەکانی ڕاویار نەوزاتە ستایلێکی تایبەت دیارە ئەم ستایلە ئەم کارەوە دەخوازێت یاخۆت کارەکەەوە ئەخوازەکە بەم جۆرە ستایلە ئێوە بێنە سەر تەختی شانۆ و بینەر تێکەڵاوی ئەم شانوویە بکەن یاخود کارەکە پێویستی بەوەیە. سەرەتا بەخێر بێن وەک دیارە کە خۆتان شتە نزیکەوە بینیتیان شانۆگەری ئەم جارە زۆر جیاوازترە بینەرمان ئالوودەی سێژی شانۆکە کردووە و کۆمەڵی تەکنیکی زۆر جیاواز بەکار هاتووە کە تا ئێستا لە شانۆی کوردستانە نەبینراوە و ئینشەڵڵا ئومێدیشمان وایە کە ئەم شانۆگەرێ زۆر باش بڕاتە ناو خەڵکەوە بینەرێکی باشی هەبێت چونکە ئەو تەکنیکە و ئەو ئامادەکاری ماوەی 5 مانگە ئەم ستافە لە ئامادەکاریان ئەو تەکنیکانی کە بەکار هێنراوە تەکنیکێکن یعنی هەر هەمووی تەکنیکێکن لە شانۆ بەناوبانکانی جیهانە بەکارێ شانۆگەری لای ئێمە هەر بینراوە بە شێوەیەکی سابت بووە ینی شتێکی سادە بووە بەڵام ئەم شانۆگەری ئێمە جیاوازی ئەوەیە کە بینەردا ناڕێت لە شانۆگەریەکە وەکو ئەگەر لە دواوە بیبینن ئەو جلانەدانراوە ینی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە لەم شانۆگەریە قوربانیتیایە ئاماژەیەکە بۆ قوربانی ئەجا زیاتر نزیکردنەوەی بینەر لە ستەیجەوەواکە کە هەر لە ڕووی سایکۆلۆژیەوەواکە کاریگەری زیاتر هەبێ ینی لە هەنێ حیوارەتایەتی ئەکتەر تێکەڵی شانۆگەریکاگە بێت تۆ نازانی ئەمە ڕۆڵبینینە یاخود ئەمە سینناروی شانۆکە یعنی ئەکتەرەکان دابزنە سەر تەختەی شانۆش بەناو بینەرە یعنی تێکەڵی بینەرە بن ئەوە نییە کە بینەردا ببڕێتۆ دانیشی لە سوچەکە خەیاڵە بڕۆ ئەوەی تیانە لەم شانۆگەری ئێمە خۆش بێ دقێکی نووسری گەورەی کورد بەختیار عەلی تا چەندێ قورسایی بۆ ئەکتەران و ستافی بەڕێوەبردن و هەروەها دەرهێنەر دروست کردبوو ئێمەوە کۆمپانیای میترۆنۆم پرۆدەکشن لەبەرەوەی ئەزمموی فیلمی سینەمایمانێت چەند فیلمێکی سینەمەمان کردووە ئەکتەرەکانش هەر هەمووی ئەکتەری لێ هاتوون ئەکتەری تایە سێ ڕۆڵە بینێ ڕاستە قورسیەکی زۆری بۆ سەرشانی ئەکتەرەکان هەم بۆ پرۆدەکشن بۆ بەرهمێنان بۆ کاکڕاویاریش قورسە بەڵام توانی ویانێ عنی وایان کردووە کە هیچ نەخسێ دیار نەبێت یایەتی سێ ڕۆڵە بینە بە سێ کارکتەری جیاواز وای نەکردووە کە ئەم دیار بێ پێیوە ئەم شانۆی دیار بێ ینی ئەم شانۆی ئەبێ هەفتە نەفەر ڕۆڵی تیا ببینە بەڵام وایان کردووە ینی هەستەکەی لەسەر ئەو شانۆیە کە ڕۆڵ ئەگۆڕ یاخود شتێکە بێ هەست بەوە ناکەی کە ئەمە هەمان کارکتەرە ینی منشەڵا خۆتانش لە نزیکەوە ئەیبینن ئەزانن چۆن کراوە ئەم ڕۆڵ بینینە و ئەم پرۆدەکشن و بەرەمهێنان و ئەکتەرەکانیشمانە بینن بە هیوای بەردەوامی و نمایشێکی جوان بەڵێ سەوسان دوو ئەکتەر لێرە ئامادەیان لە هەیە لە نمایشەکەدا من ئەمێ گفتوگۆ لەگەڵ بەڕێز کاک حەمەشا بکەم کە بەڕێزیان ئەکتەری نێو ئەم شانوویەن کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە بەردەوام کاک حەمەشا جیاوازتر دەرئەکەوێت لە سوۆشال میدیا یاخود لە بەرنامەکان یا جیاوازتر دەرئەکەوێت بەڵام ئێستا وەک ئەکتەرێک لەسەر تەختی شانۆیە ئەم ئەزمموی خۆت چۆن هەڵەسەنگێن زۆر سپاس بۆیەوە ڕاستێکی من کە سەرەتا شانۆنامەکان بۆ نردم خوێنمەوە لەو کاتەوە تێگەشتم کە زۆر جیاوازە لەو ستایلی کە من لەو شێوازی کە من پێشتر هەم لە تەلەڤیزیۆن بەرنامەم کردووە و هەم لە سوۆشال میدیا دەرکەوتم و لە هەر کارێکی میدیایی خۆم کە پێشتر کردومە بەڵام بە هاوکاری ئەو ئەکتەرە بەتوانە و بەڕێزانی کە لەگەڵمانانە و بە هاوکاری کاگڕاویار کە دەرهێنەرێکی لێ هاتوو بەتوانایە توانیم کە ئەو ئەزمونە تازە و قورسەی کە بەری کەوتم زۆر بە باشی بهێن و ڕۆڵێکی باشمە بێ لە ئیشەکەیە و ئیتر لەگەڵ هاوڕێیانمە بەگشتی نزیکی 5 مانگە بێ کە ئێمە لە پرۆڤەداین و نمایشێکی زۆر باش و جوانمان ئامادە کردو و هیوادارم کە بینامێ زۆر لە سەری بڕۆم بۆی بینەران خۆیان نمایشەکە ببین لێرە گومانم لەوە نییە کە ئەم نمایشە بەدڵی هەمووانە بێت و هیوادارم کارێکمان کردو بێت کە شانۆمان بەرەو پێشتر برد بێت و دەستێکی جوانمان هەوو لە کاری شانۆیە و زۆر سپاس بۆیەوەش سپاس بۆ بەڕێزە بە هیوای شانۆیەکی جوان بەڵێ سەوسن گوێ ئاماژەیە ئەمڕۆ دیدار عومەر ئەکتەرێکی دیاری دراما و فیلم و نێوشانۆیە بەداخەوە ئەمڕۆ مامی بەڕێزیان کۆچی دوایی کرد و ماڵ ئاوایی لە ژیان کرد سەرڕای ئەو بارودۆخەی کە هەیەی بەڵام ئەمڕۆ لەسەر تەختی شانۆ نمایشی خۆی دەکات و بەردەوامە بێ دیدارگیان گەر بفەرموو بێتێرە سواس دەکەم سپاس دیدار هەمیشە لە فیلم لە دراما زۆر جیاوازتر دەرئەکەوێ جیاوازی ئەم ڕۆڵبینینەی ئەمڕۆت چییە لەگەڵ ئەزمونونەکانی پێشوو
زۆر سپاس ڕێژنیگان دەستیەوە خۆش بێ بە خێراتن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشمانەوە ئێوە لەگەڵمانان و ئەم چاوپێکەوت ناکەن تاوکو بینەران لێرەوە ئاشنای کارەکەما بن و بزانن ڕۆژانی تر بەردامە بین لە نمایش. جیاوازی لە کارکتەرا کە ئەکتەروەری ئەگرێ بەڕای من بەوە نییە کە تۆ کارکتەرەکەت لە هەموو ڕوێکەوە جیاواز بێ ئەو منی ئەکتەرم کە بڕیارەیەم و ئەبێ بزانم چۆن کاریتیاکەم ئەم کارکتەرم لەگەڵ کارکتەرەکانی ترا چی بۆ بکەم هەتا جیاواز بێ و دواتر بڕیارێم لەسەرەوەی کە کارکتەرەکەم لە چ ڕوێکەوە جیاوازە. کارکتەرەکەی من لەم کارەشانەوەیە لە کارەکانی ترم بوو شێوازە جیاوازە دوورن لەو ڕۆڵانی کە پێن پێشتر بینیومە و کارکتەرێکی مۆسیقیە ژنێکی مۆسیقارە پێشتر لە کارەکانی ترما من ئەو ڕۆڵانم بەرجەستە نەکردووە و هەوڵم ماوە بەپێی توانای خۆم بەپێی کارکردنی خۆم شتێک بکەم تازەگەری بکەم لە نواندنما کە لە کارەکانی پێشووترا بە شێوازێکی تر کردومە و ئێستا بە شێوازێکی تر لەم کارکتەرەمایکەم. دەستخۆشە میشە سەرکەوتوت چی وای لە دیدار کرد کە ئەمڕۆ دوای کۆچی مامی پیرۆزی شانۆ وای کردووە کە ئێستا بێتە سەر تەختی شانۆ نمایش بکات؟ ڕۆحی شاد بێ بەداخەوە نەکتەنها من ئەمە لێرە ئەو بڵم یەکێک لە ئەکتەرەکانی ترمان خات و گوڵا نزیکەی دەڕۆژێک ناگاتە 15 ڕۆژ باوکی ئازیزیان کۆچی دوایی کرد بەو گڕوتینەی کە لە دوای ئەو کارە ساتی بەسەری هاوکە باوەک بەڕاستی زۆر زەحمەتە تۆ بتانی بەردەوام بی لە دوایە بەڵام بەو گڕوتینەی بەو بەڵێنی کە بە هاوڕەکانی یابوو هاتەوە ناو کارەکە لەگەڵمانە و ئەمڕۆ لەسەر تەختەیشان و دڵنیام جوانترین نمایشەکە و منیش بە هەمان شێوە ئیتر ئینسانین و ئەو کارە ساتانە لە هەموو کەسێک ڕۆە بە هەمان شێوە منیش ئەمڕۆ مامن بەداخەوە ڕۆحی شاد بێ لەگەڵ هەمردووی هەموو لایەکە و وای کردووە کە من ئەو بەرپرسیارەتیم لە سەر شانە نەخۆم و نە هاوڕەکان و نەڕەنجی نزیکەی 4 مانگ زیاتری پرۆڤیان من ئاواهی لێ بکەم و بڵم بێتاقەتم یاخود ناتوانم هیلاکەم من ئەبێ بە گڕوتینی ڕۆژانی تر و بگرە زیاتریش بەردەوام بم لەگەڵیانە. خۆش بێت بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. بەڵێ سەوسن ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایش لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی دەست پێ دەکات کاتژمێر 5 ئێوارە هەر بینەرێ خوازیاری بینینی شانۆیە دەتوانێت ڕۆژانە لە کاتژمێر 5 سەردانی هۆڵی ڕۆشنبیری بکات و ئەم نمایشە ببینێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە هیوای سەرکەوتنیش بۆ ستافی شانۆیی میوانێکی دوور.